بڵاوتان لەبێت لە سەکەوی گەنجانەوە من ساکانە لە سەدیم و ئەمڕۆ لەگەڵتانم بە بەشداریکردنی پرۆژەیەکی جیاواز کە دروستکردنی یاری ئەلکترۆنیە بۆ ئەوەی ناو و نازناوی کوردستان بناسێنین بە تەواوی جیهان و لە ئێستادا خۆم و چەند هاوکارێکی دیکەم کە هەریەکە و پرۆژەی جیاواز و تایبەتی خۆیان هەیە پرۆژەکانمان نیشان دەدەین و باسی پرۆژەکانمان دەکەین لەگەڵمان بن. اسم سورة عمر لبرنامج سەکۆی گەنجانەوە لە کەی 24 لەگەڵتانین ئەمڕۆ پرۆژەکەی من باس لەوەکە هەلی کارە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە ناوی ئایبڵ وێبسایت سوودی ئەم پرۆژەیە لە کەسانی خاوەن پێداویستی تایبەتە ئامانجیشم لێ ئەوەیە کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت وەک کەسانی ئاسایی ببنە خاوەنکاری خۆیان وەک ئەرکێکی مرۆڤایەتی و نیشتیمانی. لە بەرنامەیە سەکۆی گەنجام بخێربێ ناشێر دلم دامەزنەرە تۆکستۆر ئەکەمین براندێ کوردیە بۆ دیزاینکردن و نەخشاندنە دەزی سەرجل و بەرگە ئەم تایبەتمەندینم دیزاینکردنا نەخشەیەن کوردیش کەلتوری کوردستانە کۆڵیتیکا زۆرە بەرز دووبارە بخێر بهێن. سڵاتان لەبێ من ترێ فەرهادم لە بەرنامەی سەکۆی گەنجان و لەگەڵتانم وەکو نوێنەری مۆبایل ئەپلیکیشنی توتی ئەکادمی مۆبایل ئەپلیکیشنی توتی ئەکادمی چەندە کورسی زمان و کورسەکانی تریشی لە خۆی گرتووە کە بە پەنجەکانی دەست ناژمێردرێن و کورسەکانمان جیاوازن داوا لە گەنجانی هاوتەمەنی خۆشم دەکەم کە بێن و توانە و بەهرەکانی خۆیان بدۆزنەوە و پەرەی پێ بدەن.